زۆر جاران باوان و مامۆستایان نیگەرانن لەوەی لاوانیان نەوجەوانان زۆر لە بەردەم کۆمپیوتەردادا دەنیشن و یاری دەکەن و ماوەیەکی کەمیش وەرزش دەکەن. لەم ڕۆدا نەخۆشی قەڵەوی مناڵان جێی نیگەرانیەکی ڕژدە، بەڵام دەستەیەکی لێکۆڵەرەوە گەیشتوونەتە ئەو بەرەنجامەی کە هەندێک لە یاریە ڤیدیۆییەکان ڕێگەیەکی باشە بۆ وەرزشکردن و ئارەقەکردنەوە. بۆمان دەرکەوتە ئەم چەشنەی یاری ڤیدیۆیی دەتوانێت چالاکی فیزیکی زیاد بکات بە جۆرێک کە یاریەکان شیاو بن لەگەڵ ڕێساکانی چالاکی وەرزشی. پرۆفسۆر بیلی و هاوکارەکانی توێژینەوەیان لەسەر یاری جۆراوجۆری ڤیدیۆیی کردووە کە جوڵە جەستەییەکانی ئەوەی یاریەکە دەکات دەگوێزرێتەوە بۆ سەر مۆنیتەرەکە. ئەم توێژینەوەیە لەسەر 39 مناڵ کراوە کە ڕێژەی تەمەنیان 11 ساڵ بووە. داوا لە مناڵەکان کراوە یاریە وەرزشیەکان بکەن وەک بۆکسێن یان تۆپی پێ و بۆ بەراوردکردنیش پێیان گوتراوە لەسەر ئامێری تایبەت بۆ 3 میل بڕۆن لە یەک کاتژمێردا. ئەنجام وان نیشانەیدا مناڵەکان وزەی زیاتریان بەکارهێناوە لە 5 یاریدا لە بەرامبەر ڕۆیشتنی 3 میلدا. لەوانەیە ئەمە کێشەی قەڵەوی چارەسەر نەکات، بەڵام ڕێگایەکی باشە بۆ زیادکردنی چاڵاکی وەرزشی مناڵان بە تایبەتی ئەو مناڵانەی کە حەزیان لە یاری ڤیدیۆیە و جۆرەکانی تری چالاکی وەرزشی ناکەن. شارەزا هاوڕان لەسەر ئەوەی تەماشاکردنی تەلەڤیزیۆن مانەوە لە بەردەم کۆمپیوتەردا یان شێوەکانی تری کە دانیشتنی لەگەڵدایە هۆکارن بۆ نەخۆشی قەڵەوی لە ناو مناڵانی ئەمریکیدا، بەڵام هیواشیان هەیە کە هەندێک لە یاریە ڤیدیۆییەکان ئەوانەی جوڵەی جەستەی لەگەڵدایە دەتوانێت گۆڕانکاری بکات و هاندانیش بێ بۆ مناڵان تا شێوازی تری وەرزش بکەن لە دەرەوە. دکتۆر دێب لۆنزەر پزیشکی مناڵانە لە بنکەی تەندروستی کلڤلاند و بەشداری لە توێژینەوەکەی بۆستندا نەکردووە، بەڵام دەڵێت ئەنجامەکان جێی سەرنجن. مناڵان پێویستیان بەوە هەیە کە بڕۆنە دەرەوە. زۆر ڕێگا هەن کە بتوان وەرزش بکەن، بەڵام ئەمە سەرەتایەکی زۆر باشە بۆیان لەبەر ئەوەی هەموو کاتی ساڵ ئەتوانن بکەن و کاتێکی خۆشیان هەبێ و هەندێک لە کێشی لەش کەمکەنەوە. لێکۆڵەرەوەکان ئاماژەیان بەوە کردووە هەموو ئەو یاریانەی وەرزشی پێوەیە سودمەند نین. بۆ نمونە یاری بۆکسێنی وی جوڵەی زیاتری تیادایە لە یاری گۆڵفی وی و ئاستی یاریەکەش خۆی دەبێتە چەندێتی جوڵەکردنی ئەوەی یاریەکە دەکا و دەڵێن هێشتاش لێکۆڵینەوەی زیاتر پێویستن بۆ زانینی کاریگەریە فسیۆلۆژیەکان لەسەر ئەوەی یاریەکە دەکات. ئازیزان، ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.